بەناوی خی گەورە و بەخشندە و میرەبان ئەزیزان خۆشەویستان خۆگرم خۆشحاڵم لەوانی هیچی زۆر تازە و گەرمە و گەرمدا لا خزمەتی ئێوەی زێدە ئازوو خۆشەویستدام خۆشەویستان ئێمە لەوانەکانی خۆماندا لەبەر ئەوەی خەریکی شیکردنەوەی کۆنسپت و بنەماکانی دیزاینکردن لە نێو ئەدۆ فۆتۆشۆپدا بنەماکانی فانکشن و کارەکانی نێو ئەدۆ فۆتۆشۆپین لێ شتەکان زۆر بە سادەیی دەچینە دوێ تەنها ئامانجمان شیکردنەوەی هەموو ئەو ئادات و تووڵانی نێو ئەدۆ فۆتۆشۆپە کار و پیشەکانیان چیان پێدەکرێت و واروەها چیان پێدەکرێت جا خۆشەویستانی ئێستا ئێمە بڵین لە محوری برێن لە بەشی برێن لێر کۆمەڵێک شتماشی کردو لە بنەوە بۆی هاتین دوایە لە ناوەوە بۆی هاتین دوایە لە لای سەرەوە بۆی هاتین ئەوانەمان هەمووشی کردەوە ئێستا ئێمە تقریبان شتێکی ئەوتۆمان نەمایە لە ئەواخیری شیکردنەوەی بەشی لێرەکانین هەروەکو پێشترش ئاماژەم پێدا کاتێکەوە تۆ لێرت کۆنتترۆل کرد وەکو ئەو وایە کە هێرشت کرد بێتە سەر وڵاتێک و کاپیتال ناوەند پایتەختەکەت کۆنتترۆل کردوێت و بەم شێوێتەوە دەتوانی حکمی ئەو وڵاتە بگریتە دەست زا تۆش کاتێککە بەشی لێرەکان بە تەواتی کۆنتترۆل کرد حکمی فۆتۆشۆپ دەگریتە دەستە خۆت و واروەها سەپانی بەشا نازانی خۆشەویستانی من ئێستا ئەلێرە بەشی لۆکەکانمانەیە لۆک و قفڵدانمان هەیە نمونە ئێستا ئێمە دوو ڕێکتەنگڵمان هەیە ئەلێرەدا ئەلێرە بەشی قفڵەکانمان هەیە یەکەم قفڵ کە ڕوبەر دەبینەوە بقفڵی ترانسپارنتە یان برێن ترانسپارنتە پیکسڵە ئەمەیان بریتە لە چ نمونە ئێستا ئێمە پرۆژەیەکمان هەیە لێرە کردوتمانەوە باگراوندی نییە ترانسپارنتە بەڵام کاتێکات من ئەو لێرەم تهدید کردیان ئەو لێرەم تهدید کرد بە بڕەش کاتێکەوە بکردمە برش حدەتەن ڕەنجی فۆرگراون وەردەگری نمونە ئێستاگە ڕەنگەکەی لە کەلەر پیکەر بگۆڕن بیکەینە زرد کاتێکەوە من لە ناو چی لە ناو ئەو شەیپێکەوە من هەمە بەرین ڕێکتانگڵ دەست دەکەم بە ڕەنگکاری پەینتینگ کرد کە دەسمە دەروەی کانڤاسیش ئەوێش وەردەگرێتن ینی ئەوێش بە تەواوەتی وەردەگرێت جا ئەگەر ئێوە لەگەڵ من بن و بە جوانی سەرنجی خۆتان بدەن دەبینن لە نێو ئەو لێرەیەکەوە ئێستا ئێمە لێرە دیاریمان کرد لە ڕێگەی برەشەکە پەڕیوەتەوە ناو ترانسپارنتەکەش خارجی شەیپەکەش لێرەش تەمەشا دەکەین پەڕیوەت کاتێک کە من دەمەوێت بیکەمە موف ئەمە بجولێنم دەبینێم شەیپەکەم بەو شکل و شێوەی لە هاتووە نازانم شکل شێوەکە زیاتر دەچێتە سەرچێ یعنی ئەم شکلەی وەرگرتووە برەشەکە پەڕیوەتەوە ناو خودی لێرەکە پەڕیوتەوە دەرەوەی لێرەکەش بەو شێوەی ئێستا لێرە هەیە ئێستا ئێمە کۆنتترۆل زێدەچی لێ بدەین ئێستا هیچمان نەما لێرە ئێستا ئەگەر بێت و لەسەر هەمان لێر کە بریتێ لەو ڕێکتەنگڵە ترانسپارنتەکەی قفڵ دەین کاتێکەوە ترانسپارێتی قفڵدا وەروە ئیشیشت بە برەش کرد بیکەینەوە بی یەکسەر تۆ دەتوانین لەسەر کیبۆرد بیدا بگری برەشدا بگرین ئەو جار ئاگاستین بە پەینتینگ دەبینین پەینتەکە بە هیچ شێوەیەک لە حدودی شەیپەکە ناچێتە دەرەوە هەر بۆی نییە بچێتە دەرەوە ئەسڵەن بۆی نییە بچێتە دەرەوە چونچێ ئەو دەسەڵاتێکەوە پێشووتر هەیبوو لەبەر ئەوەی نەیتوانی بە شێوەیەکی ڕێک و پێک بەکاڵی بێنیت و گەندەڵی تێدا کرد بۆیە بڕیارماندا ئەم دەسەڵاتی لێ بسێنینەوە قفڵماندا ئێستا هیچی پێ ناکرێت بەم شێوەیەکەوە تۆ قفڵتدا برەشەکە بە تەواوەتی چ دەبێتن ناتوانێت ترانسپارنتەکە بچێت ئەمە لە کار و پیشەی پەینتینگدا تۆ ترانسپارنتت قفڵدا ناست پەڕێتەوە سەر باگراوندیش ناپەڕێتەوە سەر هیچ شتێک لە خودی شەیپەکە زیاتر بەولاوە بۆی نییە لەل حڕەکەیەک بکە یان پێی خۆی تۆزێک بە خواریدانێ یان ڕقم پێراوی تاکێکی 39 بێت و تاکێکی 42 بێ مە حاڵە قفڵماندا بێت و 42 بێ جا ئۆکەی کاتێک کە ئەم قفڵەت کردەوە ئەمەیان بریتە لە چێ لە برەش کاتێکەوە تۆ لەسەر ئەم ڕێکتەنگڵە برێن برەشەکەت قفڵدا بە هیچ شێوەیەک ناتوانی پەینتینگ ئەنجام بدەیت ئێستا ئێمە برێن لە توڵبارەکان لەباری چدانیان لەباری برەشدانیان ناتوانی پەینتینگ ئەنجام بدەیتکەواتە تۆ برەش و وەروەها فڵچە لێدان و وەروە سووخکاریت لەسەرخۆ قەدەخە کرد ئەگەر غەڵەت نەبم لە هەر لەباری برەشدا ئەگەر بیکەینە ئیریزەر توڵ یان ئیریستوڵ ئەویش ئیش ناکە ڕەشکردنەوە سپیکردنەوە سڕینەوە گوژاننەوە
پێکردنەوە ئەوانە هیچیان ئیش ناکەن لەبەر ئەوەی تۆ بڕەشت قفڵدا کە قفڵدا یعنی قفڵدا و تەواو هیچکە بەڵام موف توڵی موف ئیش دەکات دەتوانانی بینی بیبیتە ئەم سەری دنیا ئەمەشیان ببیتە لای کەلار و وەروە چەمچەماڵ و دوایە ئەمە بەلای کۆیەدا بێنێت و لای هەولێر و ئەوانە زۆر ئۆکەی زۆر ئۆخەی بە خێربێنەوە سەر و سەرچاوان بۆ نێو کەناڵی بیرۆکە جا ئەمە برێن پانیڵ یان برێن سێکتی قفڵەکانە جا ئێستا ئێمە قفڵەکەی بڵێن بڕەشمان قفڵدا لی بکەینەوە ئەو جا ئەوە لەسەر ئەوە بڕەش هەر قفڵە ها کاتێکەوە کلیک دەکەی لەسەر ئەو لێرە یەکسەر پێ دەڵێ بڕەش قفڵە لەسەر ئەویان هیچ شتێک قفڵ نیت کەواتە تۆ دەتوانی تاکە دیسان دانە بەدانە یعنی قفڵ دابنی هەر لە بۆ هەر لێرە لە خۆی لە بۆ یەکە چیان ترانسپارنت دابنی برن ئیشت بەوەی ترانسپارن لە یەکیان بڕژ لە یەکیان موو بابینە سەر موو کاتێکەوە تۆ لە موو داد براند ئەمە فیل نییە زەڕافن نییە کەمتیار نییە بتانێ حرەکە بەمە بکە بەس ئەوە قفڵی بڕەشی لەسرە قفڵی بڕەشی لەسرە هیچ لە گۆڕی نییە بەس ئەوەیان کە دەچینە سەری قفڵی مووی لەسەرکەواتە حرەکە لە مەمنوع کراوە دەبێت لەسەر جێگا پاڵ بکەوێ هەتاوەکو خوای گەورە شفای بەدەنێ فەقەراتی چادەبێتەوە حرەکەکردن جوولەکردن موف قەدەغەیە کەواتە تۆ ئەم لێرەت لە چ مەمنوع کرد لە حرەکە پێدان و لە سەکەنات پێدان بەڵام ئایا کاتێکەوە تۆ ئەمەد لە حرەکە کردووە ئایا بڕەش ئیش دەکا بابزانین بڕەش ئیش دەکا باڵێ بڕەش ئیش دەکاتن زۆر بە احتیادی ئەدی ئیریزەر تۆڵ ڕەشکردنەوە سڕینەوە دەتوانین براکێتەکانیش دابگرین بۆ گسکەکردنەوەی ئەوکەم ئەویش ئیش دەکا هیچ کێشەیەکی ئەوتۆنیە شانی توێژینەوە و بەحس و وەروە لێ کۆڵینەوە و سێرشکردن بێت جا بەم شێوەیە ئەو کانتریش دەکات تەنها حرەکەی لێبراوە لە حرەکە کەوتووە هیچ قووەتێکی ئەو تۆی نەماوە شانی باز بێ جا بەڕێزانی من خۆشەویستان بڕەش و ئانەیش دەکا بەس حرەکەی نیە کەواتە ئەم جاریان ئەمە بەجێبێرین بینە سەر قفڵ مرکزیشمانەیە قفڵ مرکزی چییە؟ قفڵ مرکزیشمانەیە قفڵ مرکزی چییە لە ڕای خودا و پێغەمبەری کاتێکەوە تۆ لێرێک لە لێرەکان قفڵ مرکزیدا ئاو هەناسەدان ئۆکسجین و هەناسەدان هەر یەک شتە ئاو شربەت و ماستا و هەمووت لێ قەدەغە کرد هاتوو ڕۆیشتن هەستان دانیشتن پاردانەوە هەمووت لێ قەدەغە کرد کەواتە ئێستا تۆ ئەوت کردە قفڵ مرکزی نەموف دەکا کەتیکەین لایەکی لێوەگرین و کۆنتترۆل سی کۆنتترۆل وی لێ بدەین بە هیچ شێوەیەک هەرچی گۆڕانکاری هەیە لەسەر ئەوە قەدەغە کراوە لوی نییە جگە لە دەرکەی ماری خۆیان یەک شتیش بکە هەم بڕش بزانین بڕش ئیش دەکاتن بینە سەر بڕشتی نێوەڵی هیچ ئیش ناکە هەر هەموو هەناسی لێ دەبڕی ئەمە زۆر میمە لەوانێت تۆ لە یەرێک بڵێن زۆر پێوەبووی ماندیبوونێکی زۆر لە دیاری کردو ناتێوە هیچ کە گۆڕانکاری لەو لێرەدا ئەنجام بدێتن بۆ یەک قفڵ مرکزی لێ دەیت و دەرکە لە سەقەپات دەکەیت و دەڕۆی ئەمەیان قفڵ مرکزی لەسەر نییە تەنها قفڵی بڕەشی لەسەر دەتوانانی ئەویش بکە بە دەتوانانی ڕێژ بکەی قفڵ مرکزی جا ئەمە قفڵەکان بۆ ئەم دانیان تایبەتە بە ئارت بۆردەکان باس و خواستێکی تایبەتە لە کات خۆیدا لەسەر ئەمە ئارت بۆردەکان قفڵ دەداتن بۆیە لە بۆ ئێمە لەو قۆناغەدا ئارت بۆرد زۆر گرنگ نییە تاوەکو دەچینە سەر مەجاڵی ئەپلیکیشن و دروستکردنی ئەپلیکیشن و وێبسایت و ئەوانە جا خۆشەویستانی ئێمە وەبزانم ئەوە بۆ یەکەمین جارەوانەیەکمان نزیکەی دەدەقە بخایەنێتن چونچێ بەخۆی مۆزوعەکە ئەلێرە ئەمە نەبوو کە بۆم باسکردن ئیشاڵڵا دەبێتە مای سوود و قەنجازی ئێوەش لوتف بفەرمون و وەروە شێرێک کۆمنتێ شتێک ئەمامان بۆ بنووسن و وەروە سەبسکرایبی کەناڵەکەی ئێمەش بکەن کەناڵی بیرۆکە هەنگاوی یەکەمی سەرکەوتنە خدای گەورە پشتمانای میشە ئێمە لە یاکتان بێت و خواتان لەگەڵ